دوو هونەرمەندی لاوی دیکەمان هەیە کە بەنیازن ڤیدیۆ کلیپەکەی خۆیان بڵاو بکەنەوە بەڵام جارێ بڵاویان نەکردەوە بێگومان کاری میوزیک تەواو بوو و کاری تۆمارکردن کۆتایی پێ هاتووە ئەویش هەردوو هونەرمەندی لاو شنیار نەجیب و ئارەم سەردارن کە وا بڕیارە دوێتێک بە ناوی مەحشەر بڵاو بکەنەوە لە ئێستاشدا سەرقاڵی ئەوەن کە ڤیدیۆ کلیپەکەیان تۆمار بکەن و هاوکارمان سۆنیا جەلیل برگێکی بۆ ئامادە کردوین لە ناو سروشتە جوانەکەی مێرگەپان با ئێمەش بەیەکەوە بینەری بین. سڵاوتان لێبێ ئێسێمە لە مێرگەپانین ئەمڕۆ لێرە ئامادەکاری ئەکرێت بۆ وێنەگرتنی ڤیدیۆ کلیپێکی هاوبەش لە نێوان هەرێک لە هونەرمەندان ئارام سەردار و شنیار نەجیب کە نوێترین بەرهەمیانە کە بە شێوازی دوێت بوو تویانە ئەویش گۆرانەکەی مەحشەرە ئەمڕۆ وەکو ستافی کورسات مەگەزین لێرە بین تاواکو بزانین ئامادەکاریەکان چۆنە و دەرباری ئەو بەرهەمنوێیان چیمان پێدەڵێن و ئایا بەرهەمەکەیان لە کەیا بڵاو دەبێتەوە. سڵاو لەوێ کاگارم ئێمە ساعتوینە تا لۆکیشنی نێترین ڤیدیۆ کلیپتان پێم بڵێ ئەم بیرۆکەی ڤیدیۆ کلیپە لەکوێوە سەرچاوی کرد. بەخێراتتانەکەم یاخوا بەخێر بێن. بیرۆکەی ئەم کارەمان لەگەڵ خاتو شنیار تقریبان بیرۆکەی 2 ساڵ لەمەوە پێشی منە ئەم کارم. خاتو شنیارم بە شیا و زانی بەڕاستی لای من هونەرمەندێکی زۆر باش و بەتوانە حەزمان کرد ئەم دوێتە بەیەکەوە تۆمار بکەین و هەم کلیپیشی بۆ بکەین. کاگەرە مەگەر بتوانی بەسیە و گۆرانی هاوبەشەمان بۆ بکەیت تێکستی کێیە ئاوازی کێیە بەرهەمەکەی تۆمار کراوە؟ بەڵێ بەرهەمەکە هەر لە ستۆدەکانی ڤینۆ تۆمار کراوە تێکستەکەی هی هاوڕێ برام کاگمازیارە میوزیک و ئەم شتانەش هەمووی هەر لەلایەن خۆمەوە کراوە. ئیتر کلیپەکەش بە هاوکاری کۆمپانیای ڤینۆ کە ئیتر ئەتوانم بڵێم زۆربەی ئەرکەکان لای ئەوانە و دەستیان خۆش بۆ سوپاسیانەکە. بەڵێ وەکو دەیبینین لۆکیشنێکی زۆر جوانی بەهاریتان هەیە و ئایا گۆرانەکەتان ئەوەی خواست بێنێرە چۆن بوو بیرۆکەی دانانی ئەم لۆکیشنە؟ گۆرانەکەمان گۆرانێکی پۆزتیڤە ینی باسی خۆشەویستیەکی جوان و پاکەکە لە بینی دوو کەسە لەبەرەوە پێویستی بە سروشتێکی ئاوا بوو لەگەڵ هەنێ ڕنگ و ئارت و ئەم شتانە تێکەڵاویکەین یان کلیپەکەمان بەو شێوەیە کردووە هەر دیمەنێکی وەکو لەو حەیەک وایە هیچ دیمەنێکی دووبارەیتیان یانی لە ناو کلیپ. لە زۆربەی بەرهەمەکان ئابینین کە خۆت دایرەکتەری دەرهێنەری ڤیدیۆ کلیپ و کارەکانی ئەمە چۆنە ئەمەیان خۆت نواندنەکەی لە ڤیدیۆ کلیپەکەی خۆتە؟ وەڵای زۆر جار بەر ئەو شتەکەوتوم بەڕاستی بەس ینی خۆشبەختانە ئەتوانم کۆنتترۆلی بکەم. ئیشەڵا ئەشی بین لەوانە شتێکی زۆرشان دەرچێت. کاتە چی بۆ کەسانەڵێیت وە کەس دەزین لە چەند ڕۆژی ڕابردووە ڤیدیۆیەکی کورتان بڵاو کرداوە کە بۆ جێی پرسیار لە لای هەوادارانتان چی بە هەوادارانتان ئەڵێن؟ وەڵاهی هەر پێیانەڵێن ئیشەڵا بەدڵیان بێ. زۆر سوپاستانەکەین سینە لای خاتو شنیار سڵاو لێبێ پێم بڵێ چۆنە ئەمڕۆکە ڤیدیۆ کلیپێکی نوێ تۆمارەکەیت؟ طبعاً هەستێکی زۆر تایبەتە یەکەم کە لەگەڵ مامۆستا ئارامە کە کارێکی زۆر جوان پێشکەشکەین مامۆستا ئارام تر ئەوە وەسف ناکرێت پێویست بە وەسفی من ناکە هەم مامۆستا ئارام و هەم ڤینۆ پێویست بە وەسفی من ناکە گرنگەوەی کە بتوانین بەرهەمەکەمان بگا بۆ شوێنێک کە زۆر ماندوو بووینتیایە بگا بۆ شوێنێک کە شایانێتی و دڵم زۆر خۆشە ئەمڕۆ هیوادارین کە بتوانین بەرهەمێکی جوان پێشکەشکەین. وەک دەزانین لە ڕابردووە تۆش و کاگارامیش بەرهەمی تایبەت بە خۆتان هەبوو بەڵام جیاوازی ئەم بەرهەمە چییە کە هاوبەشە و دوو دەنگی نوێ بێکەوە گۆرانێکی هاوبەش پێشکەشەکەن. طبعاً مامۆستا ئارام توانایەکی ئەوەندە لە ڕادە بەدەری هەیە کە بتوانێت دوو دەنگی جیاواز لە دوێتێکی جوانە کۆ بکاتەوە دوێتکردن زۆر قورسە وەکو ئەوەنێ کە سینگڵ تراکێک بڵیت و ئیتر تەواو چونکە جاگەر خاتوونیش بێ ئەوە دەنگەکان زۆر جیاوازە بەڵام ئەو مامۆستا و خیبرە و شارەزایی تایبەتی خۆی ئەوێت بۆ منم گۆرانیە ستایلێکی جیاوازە لە گۆرانەکانی پێشووترم و ئەتوانم بڵێم لەم گۆرانیە شنیار سەوتی شنیارە ئەم گۆرانیە سەوتی شنیارە سەوتی تەواوی خۆیەتی یعنی حەقی خۆی پێدراوە
ئەمە سەوتی منە. بەڵێ وەک دەزین لە کەشێکی جوانی بەهاری مێرگەفانە ئێوە ڤیدۆ کلیپەکەتان وەنە دەگرن جلوبەرگەکەت چۆن برارتان شازە ستایلە جلوبەرگە هەڵبژێری بۆم ڤیدۆ کلیپ جلوبەرگەکانیشمان هەمووی برادەران بڕیاریان ناوە کە چی لەگەڵ لۆکیشنەکەمانە بگونجێت و زۆر جوان و تایبەت بێت زیاتر جلەکانمان کلاسیکە حەزمان نەکردو شتی دووبارە بەکاربێنین ئیتر لەگەڵ لۆکیشنەکەمانە کەشێکی جوانی بەهار و جلێکی بەهار و گۆرانیەکی زۆر جوانی پۆزتیڤ ئیتر هەموو کەشەکەی ڕازانێت و دڵنیام کلیپەکەشمان تایبەت ئەبێ. کاتە شنیارخان ئەمانوێت لێرەوە پێمان بڵێ لەکەیە ئەم ڤیدۆ کلیپە و ئەم بەرهەمە جوانەتان پێشکەش بە بینەرانەکەن ئینشاءالله لە 24 بەزوی کاگارە تاونە ئەڵەن هەنێ و نەرمەدان چکێم وەکو پرۆگرامی کورسات کاگارە ئێمە لەگەڵ لە پرۆگرامی کورسات مەگەزین هەنێ لە هونەرمەندان زۆریان لە لای تۆ بەرهەمەکانیان چاکەکەن و بەرهەم دروستەکەن گلێویان هەیە جوابی تەلەفۆن دەیتێن بەرهەمەکانیان درەنگ تەواوە وڵای حەقی خۆیانە منیش حەقی خۆمە بەرهەمەکەی خۆتان زوو تەواوی کاگارە خۆمان زۆر دەمێکە تاوا بۆ بەڕاستیەکەی بەس لەبەرەوەی کە سەرقاڵ ڤیدۆ کلیپەکەی ئەڵم ئەمە بەڵێ لەبەرەوەی کاری مۆنتاژ ومانەشی هەمووی هەر لای خۆم بە زووی تاواویەکەم کاتە توانین بڵێ میستی مانگشن یارخان وڵی ئیشەڵە ئەبێ ئێمە هێوکو پرۆگرامی کورسات وەکو پرۆگرامی کورسات مەگەزین هیوای سەرکەوتنتان بۆ خوازین زۆر سپاسانەکەین کام دەرفەتتان بە ئێمە بەخش زۆر سپاسیا خوا بە خێر بێن هەر سەرکەوتوو بن زۆر سپاس خاتوشنی سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن کورسات هەمیشە بەرنامەی تایبەت و هونەرمەندانیشی بەسەر کردوەوە زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ لێرە بوویت دەستان خۆش بێ زۆر سپاس سڵاو لێوە کاکشڤان ئەزین تۆ وەکو یاریدەدەری دەرهێنەر یاریدەدەری یەکەمی دەرهێنەر و هەروە پرۆدەکشن مانەجەر لەم بەرهەمە بەشداریت بەستێکی وردەکاری ئەم ڤیدۆ کلیپە نوێمان بۆ بکە زۆر سپاس نانیشە خۆی داوای لێبور نەکەین زۆر ئاسایی یاخوا بەخێربێن سەرچاو ئێمە وەکو ڤینۆ گروپ کاتێکە چین ناو هەرکارێکی هونەریەوە بە خۆشەویستێکی زۆرەوە ئیشەکەین ئەگەر ئیشەکەی هەر کەسێک بێت ئەگەر تا ڕادێک بڵێم ناسین ئێمە بە خۆشەویستێکی زۆرەوە ئیشی بۆکەین ئەمی شەشمان کە دەستمان پێکرد بە وزەیەکی زۆر باش بە پاوەڕێکی زۆر باش ماندوو بووین بۆ لۆکیشن بەڵام لە کۆتایە توانیمانم لۆکیشنە بدۆزینەوە توانیمان ئیشێک دروستکەین یاخود ئەتوانین ئیشێک دروستکەین بۆ ئومێدەین کە بینەر گوێگەر چێژی لێ بینێت و جێ ڕەزامەندی بێت هەرچەنە لە ئێستا لە بازاڕی هونەرە ئیشگەلێکی زۆر هەیە کە بەداخەوە نە لە ڕووی کوالیتی نە لە ڕووی ماناوە ئەوە نییە کە خەڵک چاوەڕێیەکە بۆیە خەڵک تا ڕادەیەک ماندوو بووە ئێمە هیوادارین ئێمە ناڵێم ئێمە یەکەمین ناڵیم ئێمە باشترینین ئێمە ئەڵێم کە ئێمە هیوادارین بتوانین ئیشێک دروستکەین کە بینەری کورد چێژی لێ بینێت و پەیامی هەبێت چونکە بینەری کورد پێم وایە بینەرێکی زۆر هۆشیارە ئەزانێ شتی خراپ و شتی باش لە یەک جیا بکاتەوە بۆیە ئێمە ئومێدەوارین ئیشەکانمان ئەو باشە بێت کە بینەر چێژی لێ ببینێت بەڵێ وەک دەبینین ئێوە لە سروشتان ڤیدۆ کلیپە تۆمارەکەن تا چەند گرنگە ئێمە بیری ئەومان هەبێ سروشتی جوانی کوردستان لە هەر وەرزێکا بێت لە ڕێگەی کلیپەکانیشمانەوە بێت بیناسێنین ئێمە بڕواب کە سۆنیاخان بۆ کلیپی خۆمان یاخود بۆ کلیپی چەند هونەرمەندێک بە چەند مانگ وەستاوین بۆ ئەوەی کە سروشتەکە کەش و هەوا عفوەن ئەو کەش و هەوا لەبارە بێت بۆی کە بتوانین ئەو کلیپی بەباشی تا دروست بکەین ئەتوانین ئۆپشنی تر بکەین ئەتوانین بۆ نمونە بخرێتە ستۆدیۆ سیناریۆکە دەستکاری بکرێت و بخرێتە ستۆدیۆ بەڵام کاک ئارام لە ڤینۆیە بڕوای وایە کە حەزەکات زۆر سروشت پیشان بات و لەم مانگا چەند ئیشێکمان پیشانناوە و دروستمان کردووە سپاس بۆ خوا دەنگدانەوەیکی باشیە بووە بۆیە هەوڵمانداوە لەناو سروشتا بیکەین ئێمە سروشتی کوردستانمان زۆر خۆشەیە ئێمە کوردین حەزەکەین هەموو وڵاتانی دنیا ئێمە لەگەڵ خەڵکی بیانیشە کە ئیشمان کردووە هەوڵمان ناوە لە شوێنێک لە شوێنەکانی ئیشەکە بیخێنی ناو سروشتەوە بۆی کە سروشتی کوردستان ئەگەر بۆ عەرەبێکیشکەین عەرەبەکان بیبینن
ئەرمەنیەکیان خود هەر کەسێکی دەربێت. بە کورتی پێمان بڵێ بۆ ناسراوی کە لە باکستێجی بەرهەمەکان وزەیەکی زۆرە بەخشی هەم بە ستافەکان بۆ کەسی کە لە بەردەم کامێرەکە ئەمەمان پێ بڵێمە چۆنە. من خۆم هوەرم خوێندووە، من خۆم شانۆکارم، من ئەزانم کە ئەو کەسێکە لەسەر ستەیجە یاخود ئەو کەسانی کە ماندووە بن لەسەر سێتن، ئەزانم چەند حەزیان لەوەیە یاخود چەند چێژ لەوە بینین سوپاس گوزاری سوپاس بکرێن، ئەزانم چەند چێژ لەوە ئەبینین پاوەریان بدرێتێ، بۆیە من پاوەریانە دەمێ ئەکتەر کاتێک یاخود گۆرانی بێژ کاتێک لەسەر ستەیج یاخود لە کاتی تەسویرە هەڵەیەکە من هاوکاری ئەبم لەبەرێکە ئەزانم نەفسیەن ئەو کەسە چەند پێویستی بەوەیە کەسێک پاڵپشتی بێت، کەسێک پاڵنەری بێت و لەبەرێکە ئەکتەر و هونەرمەند حساسن هەستیارن لەوانێت لێرە لەم 20 نەفری لە پشتی کامێرای بزێ بکەن ئەو هەستێکی غەریبی لا دروست بێ، هەستیەوەی لا دروست بێ کەمێک ها شکست یا خودداوە، بۆیە من زۆر ئاگاداری هەستیانم و سپاس بۆخوا هەمویان ڕازین ئەوانێکی ئیشم لەگەڵا کردوون و منیش هەموو کەسانم خۆشەیە کە ئیشم لەگەڵا کردوون. دەستان خۆش بە زۆر سپاس بازام چاوەڕێی خۆرەکەش بوون خۆرەکە بێتەوە بۆی دیمێنەکان دەست پێ. وەڵی کەمێ هەتاویێت و ئەڕات و بۆ ئومێدەم ئستا هەتاو بێت و بتوانین شەکەمان بکەین. زۆر سپاس کاکە شفان هەمیشە سەرکەوتوو بن. سپاس بۆ کورسات، سپاس بۆ کەناڵە جوانەکەتان، زۆر زۆر سپاس.